هاوشێوەی کەرتی تەندروستی کەرتی پەروەردەش بایکۆتی شکاند و ڕۆژی 4 نیسان دەوامی زۆرێک لە قوتابخانە و خوێندگاکانی شاری سلێمانی دەستی پێکردەوە. خوێندکارانی 12 ئامادەیی هەموو قوتابخانەکانیش یەکەم تاقیکردنەوەی وەرزی دووەمی کۆتاییان ئەنجامدا. بەڕێوەبەری قوتابخانەی ئامادەیی بێخاڵیش ڕای دەگەێنێت ئەوان 3 ڕۆژە دەوامی ئاسایی خۆیان دەکەن و خوێندکارانی هەرسێ قۆناغی 10 و 11 و 12 ئامادەیی وانە دەخوێنن. دەوام ئاساییە لە قۆناغی 10 و 11 ئەوە چەند ڕۆژێکە وانەکانی خۆیان ئەخوێنن. ئەم ڕۆژ بەپێی ئەو بەرنامەی کە 4 تاقیکردنەوەی کۆتایی وەرزی دووهەمی خوێندکارانی قۆناغی 12 بێت. خۆشبەختانە پێشتر هەموو ئامادەکاریەکمان بۆ کردبوو. ئێمە بەپێی ئەو ڕێنمایانە ئەمڕۆ یەکەم تاقیکردنەوەمان ئەنجامما. ڕەنج و مادووبوونی ئێمەی مامۆستایان توانیویانە ئەو پۆستانە وەربگرن، بۆیە هەمیشە ئێمە لە هەموو شوێنەکە وتراوە قەرزاری مامۆستاین کەواتە با بیسەرمێنن قەرزاری مامۆستاین تاوەکو جارێک کە مامۆستا ناچار نەبێت پەنابەرێتەوە بۆ بایکۆت. المهم حکومت هەنگاوێک هاتە پێشەوە، نەک بەتەواوەتی هەنگاوێک هاتوتە پێشەوە. مادام هەنگاوات هاتە پێشەوە لە بەخاتی داهاتووی قوتابیەکانمان وابێ شتەکە بەڕێکین و کۆتایی پێ بێت. ڕاستە لەگەڵەوەیان یعنی ئەم پرۆسەیە پەکی نەکەوێت، چکە بەڕاستی ئەم پرۆسەیە پەکی کە تەسەوڕەکەم کۆی لایەنەکانی تر پەکێکەوێت، کاریگەر بەسەر لایەنی ڕۆشنبیری و لایەنی هۆشیاری تاکو و لایەنی کۆمەڵایەتی و هەموو لایەنەکانی ترەوەی بێ. بۆ یعنی هەستێکی خۆشمەیە کە پرۆسەکە دەستی پێکرد و هەستم خۆشتر بە کە بەردەوامیش بێت. خوێندکاران خۆشحاڵن بە دەستپێکردنەوەی دەوامی خوێندن و هیواخوازن چیدی دەرگای قوتابخانەکان بەڕوویاندا دانەخرێت. لە چەند ڕۆژێکی ڕابردووە کە دەوام بایکۆت کرابوو، بەڵام خۆشبەختانە مادەی بێخاڵ دەستی کردەوە بە خوێندن و هیواداریشم بایکۆت بشکێنن مامۆساکان و چکا زەرمەردی یەک تەلەبەی زۆر زۆرتیا ئەبێت. لە یەکی 4ەوە دەستمان کردووە بە دەوامی خۆمان. هیوادارین ئیترم بایکۆتە نەمێنێت چونکە خوێندنەکەمان 2 مانگی ماوە. هەموو خوێندکاران لەوە دوودڵ بوون کە ئەم ساڵی خوێندنیان بفەوتێ، بەڵام سوپاس مامۆساکانەکەین کە هاتوونەتەوە بۆ دەوام کە دەرگاکان بکەنەوە بەڕووی هەموو خوێندکارەکانە بۆ ئەوی ساڵێکی خوێندنیان نەفەوتێ. ئەو کەسێک کە زەرەری بەرئەکەوێت تەنها خوێندکارە و تەنها ئەوە کە ساڵێکی خوێندنی ئەفەوتێ. زۆر گرنگ بوو چکە پرۆسی خواردن لێرە زۆر لە سلێمانی مەتابەتی زۆر دواکەوت بوو. لە ئێستا شوێ کە دەستی پێکرێتوانە باشترە، هەلێکمان هەیە کەمێک ماوە کات ماوە باشترە دەست پێ بکات. زۆر سپاسی و مامۆسانەژەکەم کە بایکۆتیان شکاندووە لەبەر ئێمە. بەڕاستی ئێمە زۆرمان پێ باشە کە خوێندن دەست پێ بکرێتوانە و بچێتەوە کاتی ئاسایی خۆی لەبەر ئەوەی ئێمە وەکو قۆناغی نۆ زۆر دوو ئەکەوین لە خوێندەکەمان. داواکاریم لە هەموو مامۆستاکانە ئەوانەی کە بایکۆتیان کردووە بگەڕێنەوە هەڵگانی خوێندن بۆی ساڵێکی خوێندنمان بفرۆ نەڕات. زۆر لام گرنگە چونکە ئێمە پۆلینۆکانین و هەر ئێمە بەژنا ئیبتیدایی شتەکانیش بۆ ئەوانیش کارێکی باشە کە دەستکەنەوە بە خوێندن. بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانیش ڕای دەگەێنێت هەوڵی مامۆسایان بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن جێگەی ڕێزە و تاکید لەسەرەوە دەکاتەوە مامۆسایان هەموو هەوڵێک دەدەن بۆ قەرەبووکردنەوەی ئەو ماوەیی لە دەستچووە. خۆشبەختانە ئێستا پێم وایە لە کەناڵەکانی ئالان کراوە کە سپینیە موچە وەرەگرن مامۆسانی بەڕێز کە ئەمە مافێکی زۆر مەدەنی زۆر شایستەی دارایی و ئەوانی خۆیانە وەری دەگرن، بەڵام دەستپێکێکی باشە بۆی مامۆسانی بەڕێزیش بە دەرونێکی باشترەوە بە شێوازێکی باشتر ئینشاءڵڵا لە ئێمڕۆ دەست بکەنەوە بە دەوام. ئەگەر ئەو قوتابخانە خوێندنگەیانی ئەمڕۆژ دەوامیان نەکردبێتەوانێ ئینشاءڵڵا لە سبەینەوە دەوامەکانیان دەست پێ دەکات بە پێی و پلانەی کە دامانەوە بۆیان کە ئەبێ بەڕاستی ئیسفادە لە سەعات بە سەعاتی ئەو ڕۆژانە بکەین کە ئێستا مامەنە چووکە کاتەکە زۆر کورتە، منهەجی وەرزی دووهەم بە شێوازێکی زۆر بەرچاو نەخوێنراوە، بۆیە مامۆسایانی بەڕێز لەو سۆنگەیەوە لە سبەینەوە دەزەکەنەوە بە دەوامەکانی خۆیان و ناوەندەکانی خوێندن ئاوادانە بێتەوە مناڵە چاوگەشەکان مەجارێکی ئاسوودە دەکەنەوە بە پۆلەکانیان کە هەمومان تینوی ئەوەین کە پرۆسەی خوێندن و خوێندەواری لەم شاری خۆمان دەپەشینە. هەموو پەروەردەکانمان ئامادەکاریان هەیە بۆی بەیانی موچەوەرە بگرن و کارەکانیان تەواو بووە. مامۆسایان تاکید دەکەنەوە ئەگەر حکوومەتی هەرێم هەموو 30 ڕۆژارێک موچەیان بەسەردەدا بەش بکات بەپێی ئەو سیستەمە نوێیی پاشەکەوتی موچە کە ڕاگەیەنراوە، ئەوە بەردەوام دەبن لە خوێندن و هەموو هەوڵێکیش دەدەن بۆ ئەوەی ئەو ماوەکەمەی کە لە بەردەم پرۆسەی خوێندندایە قەرەبووی ڕۆژانی بایکۆتی پێ بکەنەوە و ساڵێکی خوێندنی خوێندکاران نەفەوتێت. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.